بسم الله الرحمن الرحیم بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلدا بە خزمەتتان گەیشتینەوە. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی ئازارشکێنەکانی ژیان. خۆشەویستان، ژیان کە بەژانی لەدایکبوون دەست پێ دەکات ناڕەحەتی جەستەیی و دەرونی زۆرە. جا کەس لەمە بەدەر نییە، دڵنیابن هیچ کەسێک لەم سەرزەویەدا لە ئازاری جەستەیی و دەرونی بەدەر نییە. هەیە ئازارەکەی بەس جەستەیە، یعنی خوای پەروەردگار سوبحان الله بەسەری کردوتەوە جەستەی بەردەوام نەخۆشە. هەیە جەستەیەکی ساغی هەیە کەچی هەمیشە دڵ ناڕەحەتە، ئازاری دەرونی هەیە. کەسانێکیش هەن هەردووکیان هەیە، هەم لە ڕووی جەستەوە ناتەواوە، هەم لە ڕووی دەرونیەوە بە بەردەوامی خەمبارە. جا هەیە زۆرترە، هەیە ڕێژەکەی زۆرترە، بەردەوامترە، هەیە کەمترە و کاتیترە. لە سوورەتی ئەلبەلەدا خوای پەروەردگار لە قورئانە، من ناڵێم ئەو تەفسیرەی کە ژێرنووسی کوردی بۆ دەکرێت یان بە مەبەستێکی تایبەتی بۆ کەسێکی تایبەتی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم تەفسیر دەکرێت ئەوە نا. قورئانی پڕبەرەکەت و بەخشش هەندێک کۆدمان دەداتێ، کلیلێکمان دەداتێ. ئێمە پرۆگرامەکەمان باسی کلیلە. قورئان کە دەیخوێنیتەوە هەندێک کلیلێت دەداتێت، لە ڕێی ئەو کلیلانەوە دەستنیشانی شتەکان دەکەی بە پەیوەستبوونی ئاەتەکان بەیەکەوە. دەفەرمێت لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد. سوورەتی ئەلبەلەد ئاەتی 1 بۆ 4. پەروەردگار لێرەدا باسی سێ شتمان بۆ دەکا: المەکان، الزەمان، الئینسان. ئەوە کۆدەکەیەتی ئەم سیانە لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. بەهۆی ئەم سیانەوە مرۆڤ بەردەوام بە حیکمەتی خوای پەروەردگار، لەقەد دڵنیا بن خوا دەفەرمێ خەلەقنا بە حیکمەتی خۆمان. ئەمە دانایی پەروەردگارە، ئەمە کاربەجێی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا. ئەلئینسان هەرچی مرۆڤێک لەم سەرزەویەدا هەیە، یعنی هیچ کەسی لێ دەرنەکردووە. فی کەبەد، فی بۆ ظەرفیەتە، یعنی حتا دەمری تۆ لە ناو چێشمە چێشمی ئەم ژیانەدایی، وەکو هێڵی دڵت بەرزی و نزمی ژیانت لە ڕێگادایە. ئەوە ژیانێکە کە دەبێت هەروە بێ. ناڕەحەتیەکانی ژیان لەم سوورەتەدا پێمان دەڵێ یەکەمیان ئەلمەکانە. جار هەیە ژینگەیەک بۆ تۆ دەبێتە مایەی ئازاری هەم جەستەیی هەم دەرونی. ئەگەر ئەو ژینگەیە ئەو شوێنە بەجێ بێڵی، لەوە ئەچێت لە ژینگە و لە شوێنێکی ترا، لە شارێکی ترا، لە گوندێکی تردا، لە وڵاتێکی تردا باری دەرونی چاک بێ و بژێوی ژیانت باش بێ. دووەمیان ئەززەمانە، کاتە. یعنی کاتێک هەیە، سەردەمانێک هەیە بەهۆی ستەمی ستەمکارێکەوە تۆ لەو سەردەمەدا هەست بە ئازاری دەرونی دەکەی. سێمیان ئەلئینسانە. جار هەیە مرۆڤێکی خراپ، مرۆڤێکی خراپ لە ناو خێزانەکەتدا، هاوسەرێک بۆ هاوسەرەکەی، منداڵی ناساڵح بۆ دایک و باوکەکەی، باوک و دایکی ناپێویست و پەروەردە نەکراو کاتی خۆی کە پەروەردەی باش نەکراوە بۆ منداڵەکانی دەبنە مای سەرێشە. ئەمە بەهۆی مرۆڤێکەوە، جار هەیە بەهۆی دراوسەیەکتەوە، دراوسەی دوکانەکەتە، دراوسەی ماڵەکەتە، دراوسەی کێڵگەکەتە، دراوسەی مەزرعە و باخەکەتە، گرفتت بۆ دروست دەکات، تووشی دڵتەنگیت دەکات، تووشی ئاژاوی دەرونیت دەکات. ئەمانە هەمووی لە قورئانە پێمان دەفەرمێ بەهۆی ئەم سێ شتەوەیە، یان بەهۆی شوێنەوەیە، یان بەهۆی کاتەوەیە، یاخود بەهۆی مرۆڤێکەوەیە، تۆ تووشی ناڕەحەتی دەبی. لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. دڵنیابە هەرچی ئینسانە، ئەلئینسان هەرچی مرۆڤە. یانی وا نەزانی خەڵک بە هەموو خەون و خولیاکانی گەیشتووە. ئەوە تەنها تۆی گرفتاری، قەت وا بیر مەکەوە ئەزیزم. بەڵکو لە ڕوویەکەوە تۆ زۆر لە خەڵکی بەختەوەرتری، هەرچەند گرفتاریشی، چونکە خەڵکی لە تۆ داماوتر هەیە بە دڵنیاییەوە. وامەزانە تەنها تۆ گرفتاری، بەڵام لەوە ئەچێت تۆ لە زۆر خەڵک باشتر بی، لەبەر ئەوەی خەڵکی لە تۆ گرفتارتر هەیە لە ژیاندا. ئەنجا پاشان کە تۆ گرفتاری،
ئازاری دەرونیت هەیە، ناڕەحەتی ژیانت هەیە، ژانت هەیە، دڵنیا بە چەند خێرێکی تێدا یەکەمیان تا دوای ماندووبوون ئازاری ماندووبوون نەچێژی نازانی پشودان و خۆشی چ بەرەکەت و خێرێکی بۆ ئینسان تێدایە. بۆ نمونە حتا نەخۆشی نەبینی نازانی لەش ساغی چەند خۆشە. دوای گرفتاری و مشکلەیەکی خێزانی هاژن و پیاوێکە کێشیان هەیە دوایی ئیسلاح دەکەوێتە بینیانەوە بە قسەی خێرەوەمەندێک بە ئەوەی بۆ خۆیان بە خۆیاندا دەچنەوە ڕێک دەکەونەوە دوای ئەو ئاشتینەوە ماڵە لە دوای ئەو گرفتاری و جیابوونەوەی چەند خۆشە. چێژی ئاشتی دوای دوژمنایەتی کەسێک خوا پەناماندا خوا ڕەحم بەوانە بکە کە گرفتاری دوژمنایەتین شەوێک بە ئاسوودەی سەریان نەخستۆتە سەرسەرین و سەر پشتی خەوتن، ئێستا کە ڕێککەوتون و سوح کراوە بە ئەمانەوە بەبێت چەک دەسوڕێتەوە ئەمجا هەز بە ئارامی ئاشتی دەکات. دوای قەرزاری کە ڕزگارت دەبێ و خوا دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە دەوڵەمەند دەبی، ئای چ چێژێکی لێ دەبینی. دوای سجن و بەندیخانە ئازاد بوون، دوای کرێچێتێکی زۆر خانووی خۆت، دوای بێ ئۆتۆمبیلی ساڵانێک بە تەکسی و پاس و لەسەر جادە و شەقام و بەرگەرما و سەرما وەستاوی باران لێداوی هەتا پاسێک هاتووە تەکسێک بۆی ڕاگرتووی بەکرەیەکی زۆری شت فەوتاوە لە مانگەکەدا، ئێستا ئۆتۆمبیلێکی زۆر باش و ڕێک و پێک لە ناو حەوشە و ماڵ خۆت و لەبەر دەرگای خۆتایە بێدەنگ بە پارێزراوی حیا و حرمەتی خۆت و ماڵ و منداڵت بەکوێ ئارەزوو لێبێ ئەچی و پێی دێ و بە سەلامەتی پێی دەڕۆی. ئەمجا چێژی لێ دەبینی چونکە ساڵانێک بێ ئۆتۆمبیلیت بینیوە. بۆیە ئەوانەی کەسێک ئەمەی نەدیبێ، یعنی کەسێک لە ژیانیا قەرزاری نەبینی بێ، دەستی بە گیرفانی خاڵیدا نەکردبێ، کەسێک هەرگیز نەخۆش نەبوو بێ و عیادە و دکتۆر و دەرزی و دەرمانی بەکار نەهێنابێ، کەسێک لە ژیانیا کرێچێتی نەچەشت بێ، خاوەن ماڵ نەهاتوێتە سەری مانگ ڕۆژەکان نزیک بوونەوە کرێکەی پێکۆ نەکراوەتەوە، ئەم ناڕەحەتەی نەبینی بێ، کەسێک ڕۆژگارێک بە پێ هاتوچۆی نەکردبێەوە بە ئۆتۆمبیلی کرێ بە ئۆتۆمبیلی گواستنەوەی گشتی هاتوچۆی نەکردبێ، بڕواتان هەبێ قەدری شتەکانی خۆی نازانێ. بۆیە زۆرێک لەوانەی کەوا بوغڕا دەبن، یعنی بە ماڵی دنیاوە پۆز لێ دەدەن لە کەوڵی خۆیان دەچنە دەرەوە بە کوردی، ئەوانن کە لەسەر حازری دانیشتون کە ڕۆژێک گەرما و سەرمای ژیانیان بە بەدەستهێنانی شتەکانەوە نەچێشتووە، زۆر بە ئاسوودەی هاتۆتە بەردەستیان و زۆر بە ئاسانیش جاری وا هەیە لە دەستی دەدەن و دەبێتە مای ناڕەحەتی بۆ خۆشیان و بۆ خەڵکی دەوروبەریشیان. ئەزانن بەڕێزان دوای ماندووبوون چێژی سەرخەوێک لەسەر کارتۆنێک، خشتێک، بەردێک، جامانەیەک دەخەیتە ژێر سەرت، ئەزانی زۆر بە چێشترە لەسەر سیسەمێکی گرانبەهای نەرم و نۆڵ کەوا خەول لێزڕابێ کە نەزانی چۆن پشوو بدەی کە خەول لێ نەکەوێ. ئازاری تینوێتی و برسێتی چێژی نان و دۆیەک لە قۆزی و کەبابی باشترین چێژخانەی دنیا بەتامترە، چونکە لەسەر ئەو برسێتیە خواردوتە. بۆیە ناڕەحەتیەکانی ژیان لە ڕوویەکەوە چێژت پێدەبەخشن. دوای ئەو ناڕەحەتیە کە خۆی گەورە ڕزگاری کردی، ئەگەر بە ئیمان بی، ئەگەر ژیر و عاقڵ بی، ئەگەر واقع بین و ئایندەبین بی و ڕابردوو ببێتە دەرس و وانەیەک بۆ داهاتوو، بەڕاستی لە دوای ناڕەحەتی ئەمجا چێژ بینین و ڕزگار بوون لە ئازار و مەینەتیەکانی دنیا چێژت پێدەبەخشێ. هەروەها خوای پەروەردگار بە حکمەتی خۆی ناڕەحەتی دێنێتە ڕێگامان تا بوغڕا نەبین، تا لە خۆمان بایی نەبین. ئینە الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. پەروەردگار دەفەرمێ ئینسان بەگشتی بەڕاستی لە پێستی خۆی دەچێتە دەرەوە، خۆی لەبیر دەکا کە چ کەسێکی لاوازە، کەی ئەو کاتەی کە خۆی بەبێ ئیحتیاج بینی، ئەو کاتێک کە خۆی بە دەوڵەمەند بینی. جا هەیە خۆی دەبینێتەوە بە سەرۆت و سامانی زۆر، ئەوەندە پارەی دانرا و لەسەر یەک دەبینێ و ئەزانێ ئەو پارانە هەموو شتێکی دنیای پێ دەکرێت، وای لێدێ لە بەرگی خۆی دەچێتە دەرەوە، وا ئەزانێ ئەم مرۆڤ نییە، زۆر خۆی لە بەرزی و لە ئاسمانە دەبینێ و خەڵکی لە خوارەوە بە مێرولە دەبینێ، بەهۆی چیەوە؟ بەهۆی بوونی ئەو سەرۆت و سامان و پارەیەوە. کەسانێک هەن بە عیلم و زانست و زیرەکیان، ها جاری وایە قوتابیە کە ئەگە بە ئیمان نەبێ و خواناس و دیندار نەبێ و ژیر و تێگەیشت و ڕۆشنبیر نەبێ، یەک تۆ زانستەکەی لەسەر و هاوڕێکانیەوەیەتی
لە بنەڕەتی هەتا کۆلێژ تا خوێندنی باڵا سیرەکەی خۆی بە هاوڕێی هەموو ئەوانە نازانێت کە خوێندکارن لەگەڵیدا کە قوتابین لەگەڵیدا بغڕا دەبێ خۆی لێبایی دەبێ بەهۆی ئەوەوە خوا زانست و زانیاریەکی زۆرتری پێبەخشیوە بڕوانامەیەکی باڵاتری هەیە خۆی بە هاوشانی خەڵک نازانێ هەیە بە لەش ساغیەکەی ئەڵێ لە ژیانمە ئازارم نەبینیوە لە ژیانمە دەرزیەکم لە خۆم نەداوە زۆر شانازی بەهێز و بازووی خۆیەوە دەکا هەیە بە پلەکەی بە پۆستەکەی بە دەستڕۆیشتوویەکەی بە تەلەفۆنێکی ئەو زۆر شت دەکرێت بە واژوو ئیمزایەکی ئەو زۆر بارودۆخ دەگۆڕێ ئیتر وای لێدەیە ئەو خۆی بە ئاستی خەڵک نابینێ ئینە الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا کاتێک کەوا ئەبینێ ئەم زۆر لە سەرو خەڵکەوەیە لە پۆست و پلە و پایە و دەسەڵاتە لە هێز و بازوودا لە پۆست و پارەدا یەکسەر لە مرۆڤبوون دەچێتە دەرەوە زۆر جار ڕەفتاری نامرۆڤانەی دوو لە ڕووی ئێوە لێ دەوەشێتەوە جاخوای پەروەردگار بۆ ئەوەی بوغڕا نەبین هەر یەکێک لە ئێمە بەردەوام ئاگادارمان دەکاتەوە لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد ئەو مرۆڤە سەرکەشە بەردەوام دەسوڕێتەوە لە ناو ناڕەحەتیدا ئەمڕۆت خۆشە سوێنێن ناخۆشە کەم خۆشی بە دوویەکە زۆر بێن گرفتێکت بۆ دێتە پێش ستۆپێکت پێ دەکا ئەڵێ بوەستە بۆ ئەوەی ژیانت لەدەست نەدەی چونکە بڕواتان هەبێ خۆشەویستانم ئەهلی ئیمان بینەرانی بەڕێزی ئەم کەناڵە و ئەم پرۆگرامی کلیلە ئینسان ئەگە بەردەوام بەس لە خۆشیدا بێ هەمیشە بەس هەبوو بێ قەت گرفتی نەبێ قەت دڵ ناڕەحەتی نەبێ قوتابیە کە قەت ئاستی پرسیارەکان بەلنەی لەرزاند بێ ترسی ئیمتیحانی بۆ نەهات بێ هەر شتێکی ویست بێ بە تەلەفۆنێک بۆی جێبەجێ بوو بێ بە ئاماژەیەک هاتبێتە جێ بڕواتان هەبێ ئەو ئینسانە لە خۆی دەگۆڕێ متەکەبیر دەبێ خۆ بە زلزان دەبێ وەڵاهی دوور نییە سەرنجام خەڵکی بکوژێ هەموو ئەوانەی کە تووشی خەڵک کوشتن دەبن تووشی زوڵم و ستەم دەبن بەڕێزان بەهۆی ئەوەیە تەکەبورێکی گەورەیان هەیە تەحمولی ئەوە ناکەن کەسێ ڕەخنەیەکیان لێ بگرێ تەحمولی ئەوە ناکەن کەسێ هۆڕنێکیان بۆ لێدا تەحمولی ئەوە ناکەن کەسێک کۆمنتێکیان بۆ بنووسێ ئەڵێ من ڕەفیقی خەڵکم من ناناسی من هاوشانی تۆم من ڕەفیقی تۆم تۆ ئەتوانی خۆت بێنێ ئاستی من بە قسەیەکیش بێ هەر یەکسەر مانعی نییە لە زیاتیوی قسە و بە قسە جواب داتەوە وشە بە وشە جواب داتەوە وشە بە فیشەک جواب دەداتەوە هەر ئەی کوژەیە چاو لێ بغڕاوە جاکە خەڵکت کوشت ئەوە یەکت کرد بەدبەخت کرد ماڵێکت وێران کرد ماڵی خۆشت وێران کرد ئەگەر نەشکوژرەیەوە ئەگەر لەستی یاساژ ڕاکەی ناتوانانی لە دەرونی خۆت ڕاکەی هەتا ماوی بەعزابەوە دەتلێیتەوە وە قیامەتە دوێرانە وی خۆی گەورە ئاگادارمان دەکاتەوە ناو بەناو ئەی ئینسان ستۆپێک بکە بەخۆ تا بچۆوە با بغڕا نەبی با متەکەبیر نەبی تۆ زۆر لاوازی دومیان بۆ ئەوەی کەوا بەهۆی تەکەبور و خۆ بە زلزانینەوە قیامەتمان نەفەوتێ ئینسان ئەگەر بەردەوام هەر دەوڵەمەند بێ لە هەموو مامەڵەیەکە هەر قازانج بکە بەردەوام لە ژیانە هەر سەرکەوتوو بێ لە هەموو ئیمتیحانەکان نمرێت هەر سەد بێ ئیتر وا لێدێ نەعوذ بالله ناڵێ یا ئەڵڵا و ئازانی ئەمانە هەمووی خۆتن وە چەند جار کاتێک کە لە کتوب ڕا تووشی ئازارێک دەبی ئەم مرۆڤەی کە زۆر خۆی بە بەهێز دەزانی چۆن ئەتلێتەوە چۆن دەست بەسکیەوە ئەگرێت چۆن ناتوانێت دەچێت بۆ نەخۆشخانە پێڵاوەکانی لێبێت دەچێت لە پێیکە ئەمجا هاوار دەکەی یا ئەڵڵا کاتێک کە بازرگانیەکەت دەکەوێتە مەترسیەوە هاوار دەکەی یا ئەڵڵا کاتێ لە ئیمتیحانەکەی و سعیەکی زۆرت کردو و پرسیارەکان لەبەر چاوتا لێڵ دەبن نازانی چۆن وەڵام بدەیتەوە لەو کاتەدا پڕ بەدڵ هاوار دەکەی یا ئەڵڵا کاتێ مناڵەکانت نەخۆشن هاوسەرت نەخۆشە لە دڵە ڕاوچێدا ئەنجامی پشکنینەکەی پاک بێ یا نەخۆشیەکی مەترسیدار بێ هەموو لە شت هاوار دەکەی یا ئەڵڵا فریام کەوی چاو لێ ئەوە خێری تێدا بوو بۆ تۆ ئەو ژانەی ژیان ئەو ناڕەحەتیە نەیهێشتۆ لە کەڵی خۆت بڕۆیتە دەرەوە نەیهێش لە بازنەی مرۆڤبوونی خۆت بڕۆیتە دەرەوە تۆ زۆر لاوازی زۆر لە مەخلوقاتەکانی تر لاوازی بەڵام کاتێ بە نیعمەتەکانی خوای پەروەردگار هەستت بە شکرانە بژێری نەدەکرد بەرەو بغڕابوون دەڕۆیشتی خوای گەورە ستۆپێکت پێ دەکات ئەتگێڕێتەوە تا لە ئازاری بێبەشان تێبگەی خوای پەروەردگار تووشی ناڕەحەتیمان دەکات ئەو پرسیارە باشە خوایە نەدەکرا ئەم ژیانە هیچ ناخۆشیێکی تێدا نەبێ نەعەزیزەکەم خوای گەورە الحەکیمە بڕواتان هەبێ بۆیە تووشی ناخۆشیمان دەکات تووشی ژانی ژیانمان دەکات بۆ ئەوەی کەوا لە ئازاری بێبەشان تێبگەین بڕواتان هەبێ یەقینتان هەبێت تا نەخۆش نەبووبی
نازانی ئازاری ئەو نەخۆشەی کە خۆت هەمان نەخۆشیت هەبووە چه ئازارێکی هەیە. بڕاتان هەبێ ئەوەی گورچیلە و کلەی نەهێشا بە قەت نازانێت کەسێک کە دەستی بە کەلەکەوێتی هاوار دەکە ئازارەکەی چۆنە. کەسێک تا گیرفانی بەتاڵ نەبوو بێ تا گیرفانی بەتاڵ نەبوو بێ ئازاری هەژارێک نازانێت چۆنە کە لە بازاڕەکە دەڕوا بە دیار لە فەفرۆشێکەوە دادەنیشێ و دەمی پڕ دەبێت لە ئاو تو هەر گاڵتەت بەوە دێ. بەڵام چەند خەڵک هەیە بڕواتان هەبێت دەجار بە دەمی لە فەیەکە ڕۆیشتۆ بۆی نەکردراوە لەوە 1000 دیناری پێ نەبوو بێ 500 دینار لە جیرفانیان نەبوو بێ. ئەگەر ڕۆژێت تۆ ئەو ئازاری نەبوونی و جیرفان بەتاڵێت بینی بێ ئێستا لە ئازاری ئەو هەژارە تێدەگەی. خەڵک هەیە لە کوردستانی خۆمانداوتێتی بۆ فەقیر هەیە چونکە لە ژیانیان نانی سەرسفرەی کەمی نەخواردووە هەرچی دەستی بۆ بردووە لە بەردەستیاتی لای ئەو هیچ کەس هەژار نییە. بەڵام من و تۆ کە ڕۆژگارە قەرزاریمان بینیوە کە دەربەدەری و ئاوارەییمان بینیوە کە نەبوونی و نەداری گنەوەتەکانمان بینیوە بڕوا بکە لە ئاهی هەژارەکان تێدەگەین. ئەزانی بەڵێ خەڵکیش هەژارە بەڵێ خەڵکی فەقیریش هەیە بەڵێ دەکرێت خەڵکێک گەنجێک بێ لە زانکۆیەکە لە کافتریایەکە 250 دیناری پێ نەبێ بیدا بە چایەک 1000 دیناری پێ نەبێ بیدا بە قاوەیەک دەکرێت ئەمانە هەبێت جاوەی کە خۆی بینی بێتی هەستی پێ دەکا. زۆر جار ئەمانە خەڵاتی خوان خوا ماوەیەک تاقید دەکاتەوە بۆی دوایی لە ئازاری بە ئازارەکان تێبگەی. تا زوڵم لێکراو نەبی نازانی ئازاری مەزلوم چۆنە. ئەها تا ستەمت لێ دەکرێت کەس ستەمت لێ دەکا ماڵت دەخوا لە جەستەت دەدا ماڵت داگیر دەکا لە کەسایەتی دەدا و بوختانت بۆ هەڵدەبەستێ بڕوا بکە نازانی ئازاری چم مەزلومیەت چۆنە. ئەوەی کە مەزلوم نەبوو بێ لە ئازاری بەژمەینەتان تێناگا لە ئازاری ستەم لێکراوان تێناگا. ئەوە تا ئێمە میلەتی کورد ئەها بەردەوام چونکە شەڕ و تۆپ و تەیارە و ماڵوێرانی و ئاوارەی و ئەنفال و کیمیاباران ئەوەی بەسەر ئەم گەلی کوردەدا هاتووە زۆر مەینەتیمان شێشتووە. ئەوەی قەدیمی بێت تۆزێک ئەوەی ئەو مەینەتیانەی بینی بێ و خۆی گەورە ئازادیمان لێ تێک نەدا و کەم و کوڕەکانیشمان بۆ چاکە بڕواتان هەبێ بۆیە میلەتێکی بەبەزەین لە فەلەستین لە غەزە منداڵێک کە تۆپ و تیارە بەسەریا دەبارێ و برسیەتی و سەری گرتۆ بۆ سەمون و بۆ نانێک من لە ماڵی خۆمەوە تۆ لە ماڵی خۆتەوە فرمێسک بە چاوتا دێتە خوارەوە. جاری وای کابرایەک ڕەخنە دەگرێت کاکە بۆی دەگری تۆ حەقت چێ بەسەرەوە ئاخر من خۆم بینیومە. جەنابەت کە تەمەنێکتان هەیە ژن و پیاوە بە ڕێزەکانی بینەری ئەم بەرنامە بینیوتان ئێمە لە کوردستانە چیمان لێ دەهات چۆن ئاگر و ئاسنمان بەسەرا دەباری چۆن ڕادەگوێزراین چۆن ماڵەکانمان بە شۆفەڵتەخت دەکرا چۆن ئازیزانمان دەبران و لەو دەشتی عەرەبستانە تا ئێستا گۆڕەکانیان نادیارە هەمووی ئەسک و پرووسک بەسەریە کاتێک کەڵاو کرا و زیندە بە چاڵ کراون کە میلەتێکی ڕەشۆڕۆت و مەزلوم و ستەم لێکرا و بەتایبەت ژن و منداڵی سڤیل و بێچەک و بێتاوان دەبینین چونکە خۆمان هەستمان پێ کردووە فرمێسک بە چاوماندا دێتە خوارەوە دەستەکانمان بەرز دەکەین و دوعای خێریان بۆ دەکەین کەسێک کە ئەو مەینەتیەی نەدیبێ ئەو بەزەیە لە دڵیانە بۆیە ژانەکانی ژیان فێری بەزەیت دەکا فێری ڕەحمت دەکا کەسێکیش بەس سۆز و بەزەی و ڕەحم لە دڵیابێ نیشانەی ئەوەیە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ڕەحمی پێ دەکا تا بوختانت بۆ نەکرابێ کە تۆ پاک وەکو پەڕی سپی ئاگال لە هیچ نییە دەم شڕێک دوو لە ڕووی ئێوە پەرژین بێ دەم شڕێک دەم بۆگەنێک دەڵی زێرا بە هەڵیەدەیەوە قسە بەم لادا و بەولادا لە سۆشیال میدیا لە فەیسبوک نازام لە کوێ لە ناو کۆڕ و مەدیسا بێکار تاڵ بە تاڵ بوختان بۆ ئەم بۆ ئەو فڕێدەدا هەر کەسێک بوختانی بۆ نەکرابێ کە خۆی پاک و بێگەردە نازانێ ئازاری بە شیدەت و بەهێزی بوختان چییە بڕواتان بێ بەس خات و عایشە و ئەو ئافرەتەدایان پاکانەی کە بێ ئاگان لە ماڵی خۆیاندا لەگەڵ ماڵ و مێردی خۆیاندا وەکو پەڕەی گوڵ ناسکن وەکو پەڕەی سپی کاغەز سپین کەچی ناحەزێک نامەردێک منافقێک دێ بوختانیان بۆ هەڵدەبەستێ کە خات و عایشەی چی لێ کرد کە تا خوا لە قورئانە لە سوورەتی ئەننورە ئاەتەکانی نارد و تیماری دڵە بیمارەکەی کرد هەتا قیامەت دەخوێندرێتەوە خات و عایشە زانی ئازاری بوختان چییە ئەو پیاوەی ئەو کوڕەی کە ئاگای لە هیچ شتێک نییە بوختان چیەک بۆ ناوزڕاندنی بۆ لە کەدارکردنی کەسایەتی و شکاندنی لە کۆمەلگادا بوختانێکی بۆ دەکا ئای چه ئازارێکی بەهێزی هەیە بۆیە تاوانەکەی ئەوەندە گەورەیە بۆیە لەو کاتەشا کە بوختانت بۆ کرا چۆک دامەدا ئەوە خۆی پەروەردگار فێری ئەوەی کردی کە تۆ لە ئازاری بوختان بۆ کراو تێدەگەی چۆن عەرزم کردن ئێستا حەتا نەخۆشێک نەخۆشی شێرپەنجەی نەبوو بێ و دەرمانە کیمیاییەکانی بەکار نەهێنابێ
ئەو کەسەی کە خۆی تووشی نەبووە بەس خوێندوویەتیەوە، بەس لە تەلەڤیزۆن نابیستویەتی، بەس سەردانی نەخۆشخانەکەی کردەوە نەخۆشی بینیوە، قەت نازانێ ئازاری ئەوانە چۆنە، قەت نازانێ ئازاری بەکارهێنانی ئەو دەرمانە کیمیاییانە چۆنە. بەڵام ئەو کەسی کە خۆی بینی بێتی و سوپاس بۆ خی گەورە خوا ڕزگاری کردو ئێستا نەجاتی بووە، ئەو باش لەوە تێدەگا کە ئەو نەخۆشە ئەبینی ڕێک ئەزانێ ئازارەکەی چۆنە. ئەو کەسش کە ئازاری دەرونی توشبووە بەهۆی بوختان بۆ کرانەوە، ئێستا کەسێک دەبینێ بوختانی بۆ کراوە لە ئازارەکەی باش تێدەگا. ئەوە مادەم تۆپاکی دڵنیا بە خێری تێدایە. لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم لە سوورەتی ئەننور ئاەتی 11دا پەروەردگار دەفەرمێ وا مەزانن کە بوختانتان بۆ کرا بە ناحەوەک و قات و عایشە ئەوە شەڕە بۆ ئێوە، نە ئەوەش خێرە بۆ ئێوە، ئەجری قیامەتە خوا ئەو پلە بەرزل لە قیامەتە داتێ بە ئەندازەی ئەو ناڕەحەتی تووشی دەروند بۆ خوا لە گوناهەکان ڕەشت دەکاتەوە. ئەمجا پاشان فێری ڕەحم و بەزەیی دەبی، فێری زمان پاکی دەبی لە ژیان تا قەت ئامادەنی بوختان بە کەسێک بکەی، قەت گوێ لە بوختان چیەک بگری، قەت بوختانێک کەسێک کە ئیفکەکەی کردو بوختانەکەی هەڵبەستۆ بیگوازیتەوە ئەڵێن فڵان کەس وایە وایان گوت خۆ لەوەش دەپارێزی بۆ تۆ خێری تێدا بوو، هەتا مردن بوختان بۆ کەس ناکەیت چونکە خۆت بوختانت بۆ کراوە. ئەم بابەتە بابەتێکی گرنگە. ناوبڕێکی کورتمان هەیە لە درێژەی ئەم بەرنامەیەدا ئینشاءڵڵا لەگەڵماندا بن دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ بەڕێزان، باسی ئازارشکێنەکانی ژانەکانی ژیانمان کرد. ڕاستە کێشە و گرفتەکان هەروە بە ئاسانی لا ناچن. کەسی وای هەدڵە هەرگیز خەفەت مەخۆ لە هیچ شتێک، گوێی مەدەیە، نەخێرەوە بەدەست تۆ نییە. ئازاریش دەکێشی، گرفتی دەرونیشت بۆ توش دەبێ، ئازارەکان و ناڕەحەتیەکانی ژیانیشت هەروە بە ئاسانی ناڕەونەوە، هەروە بە ئاسانی لا ناچن. بەڵام چەند شتێ هەیە خەم و خەفەتت لەسەر سووک دەکات و ئازارەکانت دەشکێنێ، خەفەتەکانت ئاسان دەکا. تۆ بەکاریان بێنە و لەم پرۆگرامی کلیلەدا سوودیان لێوەرگرە. ئێمە تەنها کلیلەکانت پێ دەڵێن. بەم کلیلانە ئازارەکانی ژیان بە ئیزنی خوای پەروەردگار بە پەنابردن بۆ دوعای خێر و پاڕانەوە لە ئەڵڵا سوبحانەه وتەعالا بڵێ یا ئەڵڵا لەم گرفتە ڕزگارم کە، خوایە ئەم خەمەم لەسەر سووکە، خوایە ئەم دەرگاداخراوەم بە کلیلی ڕەحمەت لێ بکەیتەوە. ئەم بابەتانی کە عەرزتان دەکەم ئەمانە کلیلێکن، بەکاریان بێنە بەویستی خوای گەورە ئازارەکانت دەشکێنن. یەکەمیان مەصائب و غەیریکە، ئەو موسیبەتانەی کە تووشی غەیری تۆش بوون. بە دڵنیاییەوە کاتێک کە تۆ گرفتاری یەقینت هەبێ لە تۆش گرفتارتر هەیە. بۆ نمونە تۆ کێشەی خێزانیت هەیە، بەڕێزت کێشەی خێزانیت هەیە کە ناڕەحەتترین کێشە لە ژیاندا بریتیە لە ئازار و ناڕەحەتی ناو خێزانەکەی خۆت. هیچ شتێک بە ئەندازەی ئەوە مرۆڤ بە چۆکە ناهێنێ بەڕێزان کە لە ناو ماڵی خۆتا کێشەت هەبێ. بۆیە دوعای ئیمانداران ئەم دوعایە ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما. ئەم دوعایە لەبەرکەن ئەمە ئاەتی قورئان لە سوورەتی ئەلفورقاندا خوای پەروەردگار فێرمان دەکا بڵێن ربنا ئەی پەروەردگارمان، کاکە ئەگەر کێشەی خێزانیت هەبوو پەنا بۆ فاڵچی مەبە، پەنا بۆ ساحیر مەبە، پەنا بۆ نوشتە منووز مەبە، پەنا بۆ ئەم شتانەی کە دین و ئیمانت لە کەدا دەکەن کە بەڕاستی نیشانەی پرسیار دەخاتە سەر ژیری و ڕۆشنبیری و سەقافەتت کە تخوا حیفەتۆ لە سەدەی 21 کاپچی بۆ لای ساحیر بۆی کێشەی ژن و مێردایەتیت بۆ حەلکە. نا، پەروەردگار فەرمێ بڵێ ڕەبەنا ئەی پەروەردگارم، ئەی پەروەرێنم، یا ئەڵڵا ئەی خالقم، ئەو کەسەی نەفع و ضەر تەنها بەدەستی تۆیە، ئەو کەسەی کلیلی دەرگا داخراوەکان تەنها بە تۆیە. یا ڕەبی خوا من بەس داوا لە تۆ دەکەم، تەنها هانام بۆ تۆ دێنم. کاکە لە نێو شەوێکە هەستە دەستنوێژ بگرە، لە دوای نوێژێکی فەرز لەسەر بەرماڵەکە لە خوا بپاڕێەوە، لە چۆڵیەکە لە کاتێکی خەڵوت و تەنهایی تا لەگەڵ پەروەردگارە بە چای پڕ لە فرمێسکەوە بڵی یا ئەڵڵا هانام بۆ هێنای. ڕەبەنا هەب لەنا، هەب بەڕێزان بۆ شتێکە کە لە دەسەڵاتی مرۆڤانیە. یعنی بڵێ خوای گیان ئەمە لە دەسەڵاتی منانیە، بەخوا نە بە پەروەردەی جوانمە، نە بە قسەی شیرینمە، نە بە ئەخلاقی بەرزمە. ئەگەر تۆ هاوکارم نەکەی ئەم دوو شتانە کەمای خۆشی و بەدبەختی من هیچیان بەدەسەڵاتی من نین. خوایە خۆت پێم ببەخشە. ئەو دوو شتەش چییە؟ پێم ببەخشە من ئەزواجینا، لە هاوسەری باش، وەذوڕیاتینا، لە نەوە و منداڵی باش، قڕەتە ئەعیونین، خوایە سۆمای چاوانم بن،
نور و ڕۆشنایی چاوەکانم بن. ئەزانن قوڕەت و عین یعنی چی؟ یعنی ئەرچی هەیە لەم سەر زەویەدا، چی پارەیە هی تۆ بێ، چی ڤێلا و خانوو شوقەیە هی تۆ بێ، چی پۆست و پلە و پایەی بەرزێ بەڕێزان هی تۆ بێ، هەمووی بەدەسەڵاتی تۆوە بێ، لە دەرەوە هەموو خەڵک دەست لە سەرسنگ و بەڵێ قوربانت بۆ بکە، هەمووی تەحیە و سەلامت بۆ بکە، هەموو ڕیز ڕێسراوەسن لەبەر دەستە، هەموو چێشخانەکانی دنیا بۆت کرابنەوە کە چوویتەوە ناو ماڵەکەی خۆت، هاوسەری ژیانت هەم بۆ پیا و هەم بۆ ژن، وەنەوە و منداڵەکانت ناساڵح بوون بڕواتان هەبێ ژیان بە تاریکی دەبینی. هیچ شتێک لەوانەی دەرەوە هیچ گوڵ و گوڵزار و پارک و حەدیقە و بەهارستان و گوڵستانێک ناتوانێت چاوت ڕۆشن کات. دایمە بەرچاوت تاریکە، دایمە دڵت تاریکە. بەڵام بڕواتان هەبێ لە دەرەوەی ماڵی خۆت چ مشکلەیەکت هەبێت، چ گرفتاریەکت هەبێت، چ ناڕەحەتیەکت هەبێ، ئەگەر هاوسەرێکی میهرەبانت هەبێ، ئامێزێکی گەرمت بۆ بکاتەوە، زەردەخەنەیەکی دڵسۆزانت بۆ بکە، خۆشەویستی و ئەوینت پێ ببەخشێ، منداڵەکانت بابەگیان و دایەگیانت پێ بڵێن، ساڵح و ڕوولەخوا بن، زیرەک و خواناز بن، خەریکی خوێندن و کار و کەسابەتی جوان بن، لەگەڵ خەڵکا بە حورمەت بن، ببیستەوە خەڵک بڵێ حی ڕەحمەت لە دایک و باوکتان بێ، بە کوڕ و کچەوە بچنە هەر ماڵێکەوە مای بەرەکەتی ئەو ماڵەن. وەڵڵاهی تۆ ئەگەر نەبووبی، ئەگەر نەداربی، ئەگەر کرێچیبی، ئەگەر خەمباربی، وەڵڵاهی خەمەکانت دەڕەونەوە، بەرچاوت ڕۆشن دەبێ، دنیا بە دڕکستان نابینی، دنیا بە گوڵستان دێتە بەرچاوت. ئەمەش بەس شێ دەکرێت بە ئەڵڵا، خوایە خۆت پێم ببەخشی، ئەمە بەس بەخوا دەکرێت. جا دەفەرمێ ئەزواجینا وذڕیاتینا. یەکێک لە زانایان بە ناوی ئیبن علان دەفەرمێ بەدە فی الآیەتی بالزەوجەتی لأن فی صلاحها صلاح الذڕیەة. یەکەم جار باسی هاوسەری کرد، ئەمجا چاکبوونی نەوەکانی کرد. یعنی ئەگەر دایک و باوک چاک بن، وەڵڵاهی تەئسیری زۆر گەوریان هەیە لەسەر چاکبوونی نەوەکانیان. خوا نەخواستە هاوسەران یەکیان یان هەردووکیان خراپ بن، تەئسیری خراپیان هەیە لەسەر پەروەردەی منداڵەکانیان، لەسەر ناساڵح بوونیان. کەواتە ئەگەر تۆ موسیبەتێکت هەبوو لە خێزانەکەتە، باسی ئەومان کرد. ئازارشکێنی یەکەم ئەوەیە بزانە موسیبەتی لە تۆش گەورەتر هەیە. کاکە تۆ کێشەیەک لەگەڵ هاوسەرتدا هەیە، خاڵەکە دیاری بکە. ئەو خاڵانەی کە کۆکن لەگەڵ هاوسەرت لەگەڵیدا بیان نووسە، لەوە چ لە دە خاڵە هەردووکتان زۆر متتەفیق من هاوبەش بن. بەڵام لە یەک خاڵا کێشەی ناو خێزانەکەتان هەیە، بیر بکەوە ئەگەر من لەگەڵ هاوسەرما یەک کێشەم هەیە، خەڵک هەیە دوانی هەیە، خەڵک هەیە نۆی هەیە، خەڵک هەیە دەی هەیە، بە ئەوەی من هەر هیچ نییە، قابلی چارەسەرکردنە. پێم خۆشە زۆر جار بە بەسەرهاتی ڕاستەقینەی ناو کتێبەکان نەگەوەی تەلەفۆنیان بۆ کردین و یەکێ بۆی گەڕامەوە، ئەو قسانە لە ئێمە ئیعتیباری نییە. لە پرۆگرامی کلیلاوە لە وتارەکانیشمانە ئەوەی پێتان دەڵێم هەمووی کتێبە، هەمووی نووسراوە و ئێستا کتێبەکان لە بازاڕدا هەن و نووسەرەکان ئەلحەمدولیلا کە کاتی ئەم وتارە پێشکەش دەکەم و ئەم پرۆگرامە جەنابدان دەیبینن، حالیان نووسەری ئەم کتێبانە هەردوو وەرجێڕ و نووسەر لە ژیاندان. کتێبێک هەیە بە ناوی ئەو کتێبە، کتێبێکی یەکێک لە کتێبە زۆر باشەکانە کە دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی. دکتۆر حەسان شەمسی پاشا لەو کتێبە بەناوبانگەی خۆیدا باسی ژنێک دەکا کە کێشەی هەیە لەگەڵ مێردەکەیدا. ئەو ئافرەتە بەڕێزە کە تووشی کێشە بووە لەگەڵ مێردەکەیدا، خۆی باسی دەکا و دەڵێ بەهۆی هەژاری و نەداریەوە گرفت لە بینی من و هاوسەرمدا دروست بوو. جا زۆر جازانیان قسەیەکی جوانیان هەیە، دەڵێن کە هەژاری لە دەرگاوە هاتە ژوورەوە پەنا بەخوا، هەژاریەک کە هەموو شتێکت لەبیر بەرێتەوە. کاکە جار هەیە تۆ تەنها خۆتی ئەتوانی بەنانی وشکی ئیدارە بکەی، بەڵام کە خێزانت پەیدا بوو، کە منداڵ پەیدا بوون، منداڵەکانیش لە منداڵیەوە دەڵی ڕەم بێت تا منداڵن مەسرفیان باشتر بێ، بڕاوکە تا گەورەتر دەبن مەسرفیان زیاتر دەبێت، داواکاری زیاتر دەبێت، میوانێکە دێ بانو عشت باز دەکا و مۆدیلاتی هەموو ڕۆژ دەکەوێتە بازاڕەوە، ئافرەتیش تمۆحی هەیە، حەزی پێیەتی بەشتی جوان وردە وردە کە هەژاری لە دەرگاوە خۆی بە ماڵەکان داکرد، خوا پەناماندا لە هەژاری پڕوگەێنەر، ئەڵێ خۆشەویستی لە پەنجەرەوە دەڕواتە دەرەوە. کە هەژاری هاتە ماڵەوە، خۆشەویستی لە پەنجەرەوە لە بینی ژنومێردا ئەگەر زۆر بە ئیمان و پڕخۆشەویستی و ژیر و تێگەیشتو نەبن، خۆشەویستیەکە لە بەنێوانی ئەو ژنومێرد و منداڵەدایە ئەڕواتە دەرەوە. ئەم ژنە ئەڵێ بەهۆی هەژاریەکەوە کە بەڕاستی ماڵمان بەتاڵ بوو، خانوویەکی بچکۆلا بەڵام هەر بەناو خان و کەل و پەلێکی زۆر سادە، یعنی هەستم دەکرد سەیری براکانی هاوسرم دەکرد، سەیری ماڵی خوشکەکانم دەکرد، سەیری دراوسەکانم دەکرد، سەیری میوانەکانم دەکرد کە داهاتنە ماڵمان بۆ سەردانمان و باسی خۆشی ژیانی خۆیانیان دەکرد.
ژیانی تێتەنگ کردم منیش بۆڵەبۆڵم بەسەر مێردەکەما دەکرد تەنانەت ڕۆژێ دەنگ شەوێک دەنگمان لە یەکتر بەرز بووەوە بەرەڕووی یەک بووینەوە بڕیارمدا ماڵەکە بەجێ بێڵم بۆ خچەیەکەن دێ جلوبەرگم پێچایەوە و تۆرام ئەڵێ خانوەکانی ئەو سەردەما خانووی سادەی دادیەکانی خۆمان کە هەمومان بینیمانە حەوشان هەر نەبوو پەنجەرەکە ڕێک لەسەر کۆڵانەکە بوو لەسەر شەقامەکە بوو دەرگاکە شەڕ ڕێک بوو یعنی هۆدە و هەیوانێک بۆ پەنجەرە و دەرگا لەسەر شەقامەکە بووە ئەڵە ڕۆیشتم خۆم لە پەنا دیوارەکانە ئەگرت مانگە شەو بوو بۆی کەسێک غەریبەیەک نەمبینێ ئەنی هەستا شەرمم دەکرد ماڵی هاوسەرم بەجێ بێڵم بۆ شۆ بەرە ماڵی باوکم دەڕۆمەوە ئەمیز بە نەهێنی پتۆرێم و کەس نەمبینێ لە پەنا ماڵێکە لە پەنا دەرگایەکە بەڕێزان ئەڵە تەماشام کرد ئافرەتێک دەگریا زۆر بە کوڵ لەخوا دەپاڕایەوە دەگوت یا ئەڵڵا یا ڕەبی خوای پەروەردگار هیچم لە تۆ ناوێت لە دنیادا بەس ئەم منداڵە شەلە لێدراوم ببینم جارێش کە بە قاچی خۆی بڕوە خوای ئەو ئاواتەم بێنێجێ ئەنیەوە لە پەنجەرەکە و گوێم لێەوە ئەو ژنە لە دوورەوە بە کوڵ بەو شەوە دەگریا و دوعای دەکرد بۆ یەک منداڵی هەیە مناڵەکەشی قاچ ناگرێ و شەلە لێداوە خوای بەس مناڵەکەم بە قاچی خۆی بڕوە هیچم لە تۆ ناوێت لە دنیادا لەوێ تێپەڕی ئەڵم چەند ماڵێکی تر ڕۆیشتم دەنگی ناڵە و دوعای ئافرەتێکم بیست کە دوعای دەکرد دێڵگوت یا ئەڵڵا خوای گیان چەند ساڵە هاوسەگیریم کردووە نمردمایە ئەو ئاواتە لە دنیادا خوای بۆم بێنێجێ یەک جا مناڵێکم ببووایە پێی وتمادایە بەس گوێم لە وشەیدایە بووایە هیچم نەدەویستە دنیادا خوایە بەبێ مناڵ سەر نەنێمەوە خوای ئەو ئاواتەم نەبمەژێر قەبرەوە چەند ماڵی لەولاترەوە وڵێ نزیک ماڵی باوکم بوومەوە ئافرەتێکم گوێ لێ بوو دەپاڕایەوە دەیوت خوای پەروەردگار یا ڕەبی خوایە هیدایەتی ئەو مێردەم بدەیت شەوگار زۆری تێپەڕیوە وا شەو تاریکە وا خەریکە بەرەو نیوە شەو دەڕوا ئەو هاوسەرم نەهاتۆتەوە خوای ئێستا بێت لە چه شوێنێکی خراپ بێ ئەپیچی لە چه شەلاتخانە و مەشروبخانە و شوێنێکی خراپ بێ یا ڕەبی خوای هیدایەتی بدەیت خوایە خۆزگە خانوم نەبووایە ماڵم نەبووایە هیچم نەبووایە بەس مێردەکەم باش بووایە بەس ئەو مێردەم وەکو پیاوێکی بەڕێز و بە حرمەت شەوان لەگەڵ ماڵ مناڵەکەی دانیشتایە بە سەربەرزی بەخێوی بکردینایە و چاو لە دەر نەبووایە بەدڕەوەش نەبووایە خوای بەس مێردەکەم باش بووایە هیچم لە دنیادا نەدەویست لە ماڵی چوارەمە گوێم لێ بوو ئافرەتێک کە دایکی تازە مردبوو زۆر بە کوڵ بۆ دایکی دەگریا ئەیگوت دایەگیان تۆ پشت و پەنا بووی ئامۆژگاری کارم بووی سێبەری سرم بووی دایگیان زۆر زوو بەجێ تێشتم بەخوا زۆر پێویستیم پێت بوو زۆر بە کوڵ بۆ دایکی دەگریا لە ماڵی پێنجەمە پیاوێک بە ژنەکەی دەوت ئافرەت چی بکەین بەخوا یەک دوو ڕۆژێکی ماوە خاوەن ماڵ دێتە سەرمان کەلوپەلمان ئەم جارە بە دڵنیاییەوە فڕێ دەداتە دەرەوەی ماڵ چونکە کری مانگی پێشوشم نەداوە پێشووتریشم نەداوە ئەم مانگەشی بەسەرا هات جاری پێشوو لەبەر خاتری فڵان کەس و مامۆستا فڵان کەس عەفوی کردین و ماڵەکەی پێداینەوە بە ئومێدەوەی کە پارەیەک کۆکەینەوە و کرێکەی بدەینێ بەڵام ئافرەت ئێستا وا سەریمان کاتووە چی بکەین نازانم چۆن لێ بپاڕێنەوە ئەم جارە کێ بەگژا بکەین ئافرەت ئەبێت چیمان لێبێ کەلوپەلمان فڕێداتە سەر جادە لەبەر چاوی خەڵکە دنیاش سارد و سەرمایە وا بارانی پەڵەیە وەکو ئەم کاتانەی ئێستا خوایە من چی بکەم ئەوش دەیگوت وەڵڵی پیاوەکە چی بکەین ئێتر دەبێت شکری خوا بکەین خوا گەورەیە ئەوەندە خەفەت مەخۆ ئەم ئافرەتە دەڵێت کە ئەمانم بیست گەڕامەوە بە خۆم داچوومەوە بە خۆما چوومەوە وتم خەریکە من چی دەکەم خوای گەورە ئەو هەموو ناز و نیعمەتەی بە من بەخشیوە خوای جان ڕاستە من لەگەڵ هاوسەرما بوو بە کێشەم لەسەر هەژاریەکی زۆر خانووەکەمان کولانە خانووە بەڵام خوای گیان خۆخانووی خۆمانە ئەوە تا خەڵک هەها لەبەر کرێچێتی چی دەکات لە ترسی خاوەن ماڵ چیەکە ئەڵێ بەس خێمەشڕەیەکم هەویاهی خۆم بووایە خوای گیان خانووەکەی ئێمە ڕاستە شڕ و دڕا ڕاستە کولانە خانووە بەڵام ئەلحەمدولیلا حیا و حرمەتمان تێیدا پارێزراوە ئەو خانووە بچکۆلەیەکی خۆمانە من هەستم بەوە نەکرد بوو کە بوونە خاوەن ماڵ چ بەرەکەتێکی گەورەیە سوپاس بۆ خۆخوایە جانەوەتان ئەو ئافرەتە دڵە خوا هیچم لە دنیا ناوێ نەخانوو نەکەلوپەلی ماڵ نەجلوبەرگی جوان نەبۆ خۆم و منداڵم هیچمان ناوێ خوا بەس مێردەکەم باش بووایە وەڵڵای ئەو پیاوەی من نوێش خوێنە ئەهلی مزگەوتە کاسبە بە حەیایە بە حرمەتە چاو پاکە داوێن پاکە ئەمیندارە ئیتر بڵێ چی هەژاریش خوای گەورە بۆ خۆی ڕستەکانی تەوزیع کردو دیارە ئەوەندە بەنسی بۆ خۆم درێخی نەکردووە تەمەڵ و تەوەزەلدا نیشتووە بار و زروفەکە ئاوایە پارەکەی کەم دەست دەکەوێت و بێنرخە پارەکە لە بازاڕە هەر ئەوەندە فریا دەکەوێت خوا من پیاوێکی گەلێ باشم هەیە ئەوە تا خەڵک چۆن دەپاڕێتەوە لە خوا بەس مێردەکەی باش بێ یا ڕەبی خوایە
ئافرەتێکم گوێ لێ بوو بەس بۆ مناڵ دەپاڕێ خۆ من مناڵم هەیە ئافرەتێکی تر مناڵی هەیە و منداڵەکەی شەلە لێداوە سپاس بۆ خوا منداڵەکانی من بە قاچی خۆیان دەڕۆن بە دەستی خۆیان دەخۆن بە چاوی خۆیان دەبینن ژۆ زمانیان هەمووی سەلامەتە ئەندامانی جەستەیان منداڵەکانم ساغ و سەلامەتن ئەوە تا خەڵک بۆ دایکی دەگریا بۆ باوکی دەگریا من دایک و باوکم ماون پشت و پەنا من ڕاوێژیان پێ دەکەم فرمێسکەکانم بۆ دەسڕن لە تنگانەی ژیانە بە دەورمەوەن خەڵک دایک و باوکی لە دەستداوە یا ڕەبی خۆیان تەوبە بێ ئەم ئافرەتە بە خۆیان چۆوە ئەڵە گەڕایەوانێ و داوای لێبوردنی لە خوای پەروەردگار کرد داوای لێبوردنی لە مێردە بەڕێزەکەی کردوتی پیاوەکە هاتمەوە نەگەیشتمە ماڵی باوکم خۆی گەورە کۆمەڵە شتی نیشاندام بۆیە بەڕێزان مەبەستم لەوە بوو ئازار شکێنی یەکەم مەسائب و غەیریکە هەر شتێکت لە ژیانە توش بوو لە ناڕەحەتی دڵنیابە موسیبەتی لەوەش گەورەتر هەیە ئازاری لەوەش گەورەتر هەیە دووەم ئازارشکێن وامەزانە ئەوەی لەبەر چاوی تۆ زۆر بەختەوەرە بەڕاستی وایە وامەزانە ئەو کەسەی کە تۆ دەیبینی ئای چ بەختەوەریەکی ژیانی هەیە باوەڕکە لەوە ئەچێت لە واقع ئاوا نەبێ ئەو ژنەی جوانیەکەی وای لێ کردووی وا دەزانی مێردەکەی بەختەوەرترینە ئەڵێ بەخوا و ئافرەتە جوانە ڕێک و پێکە شۆخ و شەنگە یعنی دەبێ مێردەکەی چەند بەختەوەر بێ بڕواتەن هەبێت لەوە چێ مێردەکەی لێ بێزار بێ هەر سەیری نەکە هەر سەیری مۆبایلەکەیکە وانە وامەزانە ئەو پیاوە زۆر بەختەوەرەکە ئەو ژنە شۆخ و شەنگ و جوانەی هەیە وامەزانە ئەو کۆشکەی کە تۆ دەیبینی لەو خانووە خۆ بەس ئەوەی واجیهەکەی پێشەوەی ڕێگ نرخی خانوە 100 مەتریەکەی تۆیە لەوە ئەچێ ئەو ماڵەی تۆ ماڵێک بێ حرمەتی تێدا بێ خۆشەویستی تێدا بێ ڕێزی تێدا بێ ئیمان و خواناسی و سوزدەبردننی بۆ خوا تێدا بێ دوعای تێدا بێ پارشێوی ڕەمەزانی تێدا بێ حەج و عومرەی تێدا کرابێ قورئانی تێدا خوێندرا بێ بەڵام ئەو کۆشکی کە تۆ دەیبینی بە واجیهە و بە دیکۆری دەرەوەی بەس واجیهەکەی بای نرخی خانوەکەی تۆیە وازانی ئەوەی لە ناویان زۆر بەختەوەرن ناوانیە لەوە چێ لەناو ئەو ماڵەدا ئاژاوە هەبێ ئەگەر ئاژاوی خێزانیش نەبێت لەوە ئەچێ عەرەقی تیا بخورێتەوە پەنا بەخوا لەوە چێ حرامی تێدا خورابێ لەوە چێ بە پارەی حرام بنیاندرابێ لەوە چێ دوعایەکی خێر لەو ماڵەدا نەکرابێ لەوە چێ دانیشتوانی ئەو ماڵە سوزدەیەکیان بۆ خوا نەبردبێ دوعایەکی خێریان نەکردبێ قورئانێک لەو ماڵەدا جگە لە گۆرانی لێ نەدرابێ بەڕێزان ئەوەی کە تۆ سەرنج دەدەی لەوە ئەچێت خێزانی ئەو ماڵە کە تۆ خۆزگەی پێدەخوازی بە خان و ماڵەکەی و ناو ماڵە گران بەهاکەی وەڵڵی خۆزگە بە خانەوە 100 مەترەکەی تۆ بخوازێ بیکتایە خۆزگە لە کەلاوەیەکی وەکو ماڵی فڵان کەسا بوومایە بەس ژیانم خۆش بوویایە بەس دڵم خۆش بوویایە قەت بەڕووکەش تێمەکەوە ئەو ئازارشکێنە ئەو ئازارشکێنە پێت دەڵێ وامەزانە بەڕووکەشی شتەکان مەخەڵەتێ ئەو ئۆتۆمبیلەی کە تۆ بەس سەیری دەکەی ئەڵێن بای ئەوەندە دەفتەر دۆلارەیە کە سەیری سیارەکەی خۆت دەکەی بای 40-50 وەرەقەی بای دەفتەرێ دۆلارە ئەڵی بابە ئەوە سیارێ 30 دەفتەری پێداوە 20 دەفتەر دەڵێن 20 دەفتەری پێداوە بڕواتان هەبێ لەوە ئەچێ هیچ چێژێکی لێ نەبینێ لەوە چێ هەفتەیە کە پێی بوو بێ زۆری پێخۆش بووە کە ئەو سارە گران بەها و مواسەفاتی پێیە بەس ئێستا لەبەر چاوی زۆر ئاسایی بۆتەوە بەڵام لەوە چێ سیارەکەی تۆ بەردەوام دڵ لایەتی زۆر چێژی زیاتر لێ ببینی کە سارەکەی تۆ یەک لە سەردەی نرخی سارەکەی ئەو ناکە وامەزانە ئەو لە تۆ زۆر بەختەوەرترە پێی ئەو تازە لەگەڵی ڕاهاتووە بڕواتان هەبێ حد بە ئەندازی تۆ چێژ لە ئۆتۆمبیلەکەی وەرناگرێ هەر وەکو تۆش دەیگوازێتەوە دێودەڕۆ هەندێ مواسەفاتی کەمترە بۆیە بەڕووکەش مەخەڵەتێ ئەو کەسەی کە تۆ وەدەزانی خاوەن پلە و پۆستە ئەڵێ من گەیشتمایە پلەی فڵان کەس ئەوە وەزیرە ئەوە پەرلەمانتارە ئەوە خاوەن فڵان پێگەی حیزبی و سیاسی و حکومیە وەڵی کاکە خۆزگەی پێمەخوازە بڕواتان هەبێت زۆر جار لەوانەیە ئەو خۆزگە بە تۆی هەژار بخوازێ ئەڵێ بڵێ خۆزگە بە ئەندازەی تۆ بە ئازادی بسۆڕێمەوە بە ئازادی بچمە ئەو بازارە بە ئازادی بڕۆمە ئەو چێشتخانە بە ئازادی بڕۆم شت بکڕم حیمایە و پاسەوانم لەگەڵ نەبێ شەو وەکو تۆ بەبێت چەک لە ماڵەوە بەبێ پشتێن کوردەواری ئەڵێ لێی بخەوم پاسەوان لەبەر دەرگام نەبێ خۆزگە وەکو تۆ لە خۆم ئەمین بوومە لە هەموو شوێنێکا بتوانم نان بخۆم ئەو ناتوانێت پەرداخی ئاو بەدڵنیاییەوە بخواتەوە لەوەچێت لە داوەتێکا ژەهر خواردووی بکەن ئەوەی دەشتی خوا بە حەزەرەوە دەیخوا لە ماڵی زۆر دڵنیان ماڵێک زۆر دڵنیانە بێجارێ لە دۆستەکانی خۆی ئەمین نییە کە ژەهر خواردی نەکەن خۆ لە وڵاتای بینیمان چەند کەس وتی ژەهر خواردو کراوە و ئەوام لێکراوە لەلایەن نزیکان و هاوڕێکانی خۆیەوە بۆیە وامەزانە ئەو کەسێک کە پۆست و پلەیەکی هەیە زۆر بەختەوەرە بڕوا کە لەوە چێ ئەو خۆزگە بە بەو ئازادی تۆ بخوازێ
کە بە هەژاری خۆت بەڵام بە ئازاری دەژی. لە کتێبی قلوب تەهوی العطاء دکتۆر حەسەن شەمسی پاشا لە چاپی سێیەمی قلوب تەهوی العطاء چاپی سێیەم 2019 لە لاپەڕی 182دا ئەم کتێبە خۆشبەختانە کراوە بە کوردی بە ناوی دڵە بەخشندەکان نووسەر و ماپناز مامۆستا هێمن محەممەد علی کردوێتی بە کوردی لە لاپەڕی 155دا. دکتۆر حەسان دەڵێ فەرمانبەری نەخۆشخانەیەک لە پێشوازی سەرمایهدارێکی نەخۆشدا وەستا بوو. نەخۆشخانەیەکی ئەهلی هەبوو وەکم نەخۆشخانەیەکە لە کوردستانی خۆماندا هەن زۆر گرانبەها فەرمانبەریان هەیە کاتێک کە تەلەفۆن دەکرێت وەست ئۆتۆمبیلێک دێ نەخۆشێکی تێدایە ئەو فەرمانبەرە دەڵێ من کابرایەک بووم بەگرێ بەس لەوێ دامەزرا بووم بە مانگانەیەکی کەم ئۆتۆمبیلێکی شەڕ خانوویەکی متەواضع کەلوپەلێکی سادە ماڵ و منداڵێکی ڕەش و ڕوود کە کاتێک ئەو مارسیدیسە دەرکەوت ئیتر مارسیدیس هەر لەگەڵ عەرزا جوود بووە کاتێک کەڕای گر یەکسە قادرمەکانی خۆی دادرایەوە ئەتر نەدەزانی سێری کوێکەی وتم بابە ئەوە ژیانە سەیری کە ئەوە تا بۆ یەک نەخۆشی بەسیت هاتۆتە ئەم خەستەخانە گرانبەهایە ئەبێ منیش بچم قاپی بۆ بکەمەوە پێشوازی لێ بکەم سەیری ئۆتۆمبیلی من لەکوێ و هەموو ئۆتۆمبیلەکەم بای تایەکی ئەو نابێ ئەوە ئۆتۆمبیلە هەر بۆی عەزیەتی نەبێ خۆی هەر بۆ خۆی ئەکرێتەوانێ و پێشوازی لێ دەکات کوشتنت بۆ ڕێک دەکات نە جامی هەمووی ڕەش هەمووی تەرتیبات وتم ئێستا خۆ ئەزانەیە ئەبێ لە ماڵەوە چی بخوا ئەبێت چەندی پارەی دانراو هەبێ ئەبێت چەند وڵاتی دنیا گەڕابێ ئەبێت چ گەشت و سەیر و سەیرانی کردبێ ئەجار هەیە لەماوەی یەک خولەکە یەک کتێبی گەورە بە مێشکتا دێو دەچێت بەس خۆزگەم بەو پیاوە دەخواست ئەوە ژیانە خۆ ئایجان دەبێت بۆ چی وابێ بۆ من هەموو ژیانم ئاوا بێ و ئەوە تا بۆ یەک نەخۆشی خۆ ئازان لەوە چه هەڵامەتی بێ هاتۆ سەردانی ئەم خەستەخانە گرانبەها دەکا و منی داماویش بڵم قاپی بۆ بکەمەوە پێشوازی بکەم و دەست لە سەرسنگ بەڵێ قوربان بۆی بکەم ئەڵە کاتێک کە قاپیەکەم بۆ کردەوە سەیرەکەم قاچێکی نییە قاچێکی لە ڕانیەوە بڕاوەتەوە دارشەقێکی پێیە دابەزی وتم قوربان لە خزمەتام جەناب دوا بزانم بۆ بەشی نەشتەرگەری هاتووی ئەم قاچی کە بڕاوەتەوە بمبورە کێشەی قاچەکەت هەیە چاوەکانی پڕ بوون لە فرمێسک قەتیز بوون چاوەکانی فرمێسکی تیا قەتیز ماو وتی کوڕی باش خۆزگە هەر ئەو قاچەم بوویایە ناوەڵڵا ئێستا هاتووم ئەمڕۆ مەوعیدی دکتۆرم هەیە بم بە ژووری فڵان شوێن و فڵان دکتۆر کە عینوانەکەی لاتا هاتووم قاچەکەی تریشم ببڕنەوە ئەمڕۆ قاچەکەی تریشم لە دەست دەدەم ئەڵێ لەو کاتەدا ئەو فرمێسکەکانی هاتنە خوارەوە من لەو زیاتر گریام بەڵام من بۆ دووشت گریام یەکەم بۆ خۆم بۆ ئەو ناشکریەی کە لە ماوەی یەک خولەک پێشترا بە دڵما هات خۆزگەم بە ژیانی ئەو دەخواست خۆزگەم بە ئۆتۆمبیلەکەی بە ماڵەکەی بە پارەکەی بەو هەموو سەرۆت و سامانی کە بەوی بەخشیوە فرمێسکی پەشیمانی بە چاومدا هەر لە حوزوری ڕەب العالەمینە کە گلەییم لە بەختی خۆم دەکرد ئێستا من و ئەو من بە دوو قاتی ساغ دەڕۆم بە ساغ و سەلامەتی لە هیچ نەخۆشخانەیەکان ناکەوم هیچ بەنج و عملیاتێکم بۆ نەکراوە هیچ ئازارشکێنێکم لێ نەدراوە بە ساغ و سەلامەتی هەموو سەروەت و سامانی دنیا هەموو ئۆتۆمبیلی گرانبەهای دنیا بڕاتان بە قاچێکی خۆن ناهێنێ بەڕێزان ئەڵێ گریام یەکەم بۆ خۆم بۆ گوناهی خۆم دووەمیش گریام چونکە فرمێسکەکانی ئەوم بینی ئەو هەموو سەروەت و سامان و ئۆتۆمبیلە گرانبەها چەند دەفتەریە هیچ خۆشبەختێکی پێ نەبەخشی بوو هاتبوو لە جیاتی قاچەکەی تریشی ببڕنەوە خاڵی کۆتایی بەڕێزان ئازارشکێنی سێیەم و کۆتایی ئەوەیە بزانە دنیا کۆتایی پێدێ هەر ناڕەحەتیەکت هەیە ئاژاوی خێزانیت هەیە هەژاریت هەیە نەخۆشیت هەیە ناڕەحەتیت هەیە ستەمت لێکراوە کاکە دنیا کۆتایی پێدێ قیامەتێکمان لە پێشە ئەم دنیاە خەڵک هەوڵی ئەوە دەدا نازناوێک بەکاربێنێ ئەو بڵێن کاک دکتۆر خات و دکتۆر ئەندازیار پرۆفیسۆر جەنابی حاکم جەنابی مامۆستا مامۆستای ئاینی و مەلا نووسەر سیاسەتمەدار ئەمان هەر یەکە نازناوێکی گەورەی هەیە سیاسەتمەداری گەورە نووسەری گەورە مامۆستای گەورە سەرمایهداری فڵان کەس سەرمایهداری ئەوە ناوێکی بەناوبانگە خاوەنی گروپی کۆمپانیەکانی فڵان بەڵام بەڕێزان دیقەت بدەن کاتێکی ئینسان دەمرێ و هەمومان لە دەوری مردوو کۆبووینەوە لە مزگەوتا کە دەیشۆنە بەرە گۆڕستانی دەبن یەک کەس ناڵێ ئەرێ جەنابی حاکم فڵان کەس دکتۆر فڵان کەس مهندس فڵان کەس نووسەر فڵان کەس مامۆستا مەلا فڵان کەس ئوستازی جامیعە فڵان کەس سەرمایهدار فڵان کەس نەوەڵا ئەڵێن ئەرێ جەنازەکە لەکوێیە بڕواتان هەبێ کەس ناوەکەشی ناڵێ هەر ناڵێن فاتیح لەکوێیە ناڵێن محەممەد لەکوێیە
ئەڵەن جەنازەکەی لەکوێیە ئەلە جەنازەکە کووە هەمووی ڕۆی وەکو تۆ سفر بەوەکە هیچ ناونیشانێکن نییە کاکە گیان قیامەت هەیە بەڵام لە قیامەتە چ نازناوێک هەیە الصائمون القائمون القانتون المتصدقون الراكعون الساجدون الذاكرون کاکە وەرە لەو قایمەیە خۆت تۆ مارکە بزانە تۆ بەهۆی قیام اللەیلەوە بووی بە ئەهلی شەو نوێژ بە دەمی زیکر کە زیکرت دایمە کردووە بووی بە زاکر بەوەی کە ڕۆژی سنەت زۆر بووە بەوەی بەخشندەوەی بوویە ئالی المتصدقون بوویە الصائمون بوویە القائمون بوویە الساجدون ئەوەندە سوزدت بردۆ نوێژن نەفەوتاوە نێوچاوت بە بەرماڵەوە بووە کاکە ئەمانە ناونیشانن ئەمانە ناونیشانی قیامەتن کە پێی بانگ دەکرێت لە قیامەتە کەس ناڵە کاک دکتۆر فڵان کەس کاک حاکم فڵان کەس کاک دەرەجەدار فڵان کەس کاک دیوا فڵان کەس نەبەخوا بەو ناونیشانانە بانگ دەکرێت دنیا بەڕێزان هەموویمان بەجێی دیاڵین شێخ عەلی تەنتاوی ئەڵێ لە فڕۆکەخانەی بەیروت بووم شێخ عەلی تەنتاوی یەکێکە لە دادوەرەکان لە نووسەرە بەناوبانگەکانی جیهانی ئیسلام زۆر بەسەر هاتوشتی عەجیب و خۆشی هەیە زۆر پیاوێکی ورد بوو بە جوانی سەیری ژیانی دنیا و قیامەتی کردووە ئەڵێ لە فڕۆکەخانەی بەیروت بووم سەفەرم هەبوو ئەڵێ کاتێک کە دانیشتوین لە کافتریاکەدا یەکێک چای لەبەردا بوو یەکێک قاوەی لەبەردەما بوو یەکێک نانی داوا کردبوو یەکێک چەرەساتی دەخوارێکی پسکیت و ساردی دەخوارد هەر یەکە خەریکی خواردنی شتێک بوو کاتێک لە مکەبەرەکەەوە بانگ دەکرا سەرنشینانی وڵاتی فەڕەنسا ئەوانەی سەردانی پاریس دەکەن بابێن سەیرم کرد کۆمەڵە خەڵک ڕۆیشتن چایەکەی نیوە خواردبەوە کە ناوەکەی کە خوێندراوە چایەکەی بەجێهێشت قاوەکەی بەجێر پسکیت و ساردەکەی بەجێهێشت نانەکە دوو کوتی لێ خواردبوو لە گۆشتەکە و بەجێهێشت ئەوانەی گەشتی ئێرانیان هەیە ئەوانە ڕۆیشتن ئەوانەی گەشتی عێراقیان هەیە جەماعەتێشکە ڕۆیشتن ئەڵە وەختێکم زانی قاعەت چۆڵ بوو هەموو مێزەکان چۆڵ بوون هەموو خواردنەکان لەوێ بەجێماون یەکسە بیرم کردەوە ئەوەش چارە نووسی ئێمەیە واللهی هەر هەمومان ڕۆژێک ئاوا مێزی ژیان بەجێ دێڵین کە ناوەکەمان خوێندرایەوە خەڵکە بۆ دەستی بۆ کەوچکی خواردنەکە برووە بۆ لای دەمی فریانەکە بیبا بۆ دەمی ناوەکەی خوێندرایەوە مەلەکولمۆڵ گەیشتە سەری کەوچکەکە لە دەست دەکەوێتە خوارەوە هەویستویەتی قسە بکە دەستی ئاوا لێ کردو لەو کاتێ جەڵدە لێداوە مەلەکولمۆڵ دوا لەلات حازرە ناوەکەت خوێندرایەوە ئەڵێ دیقەتمدا بەس ئەو خەڵکە کە دەڕوا بەرەو فڕۆکەکە بەرەو گەشتی شوێنی تایبەتی خۆی کە سەفەری بۆ دەکا یەکشتی لەگەڵ خۆی برد بەس جانتاکەی کەلوپەلەکەی لە جانتاکەیە ئامادەیە بەس ئەوەی برد ئیتر هەموو شتەکانی تر بەجێمان بیرم کردە واللهی ئێمەش لە دنیا داواین ئەو وەختەی کە نادیارە و لە کتوپڕە ناومان خوێندرایەوە گەشتەکەی قیامەتت دەست پێ دەکا بەس جانتای کردەوەکانت دەبەی خۆش بە حاڵیەوەی جانتاکەی پێش وەخت حازر کردووە پڕی کردووە پاسپۆرتەکە ئامادەیە کەلوپەلەکانت ئامادەن جلوبەرگت ئامادەیە چاکەکانت تێکردوون هیچ کەلوپەلێکی مادی ناڕوە بۆ قەبر بەڵام جانتای کردەوەکانمان دەڕوە جا ئەو جانتایەگە پڕ بێ لە باشە لە خۆشی لە خۆشەویستی لە دڵی پاک لە عیبادەتی خوا بەڕاستی شتێکی باشە بۆیە ئازارشکێنی سێم و کۆتایی ئەوەیە هەر وەختێ ناڕەحەتیت هەبوو هەر ئەم دنیایە مەبینە گرنگەوەی لای خواد ئاوادان بێ گرنگەوەی شوێنت بەهەش بێ واللهی یەکسەر فەرەحی بە دڵتا دێ خوای گیان ئەم چەند ڕۆژ و ساتە کورتەی دنیا هەر کۆتایی پێدێ مادام قیامەت هەیە مادام بەهەشتی نەبراوە هەیە کە شوێنی حەسانەوەی هەتا هەتایە یا الله ڕووم لە تۆیە قیامەتم ئاوادان دەکەم ئەم ناڕەحەتی دنیاش ئومێدەوارم ئەجری بەهەشتم بێ کەفارەتی گوناحم بێ خۆی پەروەردگار لە هەموو گرفتەکان ڕزگارمان کە بە کلیلی ڕەحمەتی خۆی دەرگای هەموو خۆشیەکانمان لێ بکاتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته